گفتوگۆ دەکەین لەبارەی نووسراوێک کە ئیمزای ڕێبوارتا پارێزگاری کەرکووکی لەسەرا. نووسراوەکە دەنگدانەوەی لە دوای خۆی دروست کرد، کاردانەوەی بە دوای خۆیدایەنا. هەندێک دەڵێن ئەم نووسراوە لە ڕووی کارگەڕیەوە زیانی دەبێت وەندێک ناوچەی کەرکووک. لە بەرامبەردا نووسینگەی ڕاگەاندنی پارێزگاری کەرکووک ڕاگەیان ئەم نووسراوە پێوەستە بە بواری کارەباوە، هیچ بابەتێکی کارگەڕی مەترسی لەسەر نییە. گفتوگوێم پرس و باسوبا بەتاکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئەحمەد کەرکووکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. دکتۆر سڵاوت لێبێ، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. پێمان بڵێم نووسراوە چییە؟ سڵاو برا، ئەم کاتتان باش، سڵاو لە بینەران. طبعا من بەداخم لەم شارەیە ئەوەنەی برا کوردەکانمان دژایەتیمانەکەن، باوەڕ ناکەم نەیارەکانی ترمان دژایەتیمان بکەن. لە کاتێکە زۆر گرنگە ئێمە لەم شارەیە یەکگرتوو بین، یەک دەست بین، یەک هەڵوێست بین، یەک دەنگ بین. بەڵام هەر جارە و بە جۆرێک بە شێوازێک لە ئیعلامەوە بە هەموو هەوڵێکەوە لە پارێزگارێکی کوردی ئەم شارە ئەدرێ، لە جیاتیەوەی پشگیری بکرێ، لە جیاتیەوەی دەستخۆشی لە کارە چاکەکانی بکرێ، لە ژیانی کەرکووکە پارێزگارێکی لەو جۆرەی بەخۆ نەبینیەوە لەگەڵ خەڵکە دابنیشێ، نزیک بێ لە خەڵک، نیەتی خزمەتکردن بێ و بتوانێت ئیدارەیەکی جوانی ئەم شارە بکە. ئەوەی ئەو بەڕێزە بڵاوی کردوێتەوە زۆر دوورە لە ڕاستیەوە. ناوەڕۆکی بابەتەکە بەو جۆرە نییە کە بۆ خەڵکی بەیان کردووە. ئەسڵەن یەک دوو نووسراو هەیە خۆی بڵاوی نەکردوێتەوە، لە کاتێکە لە لای خۆشی هەیە ئەگەر بەهاتایە بڵاوی بکردایەتەوە، هەرچی کۆمنتی دەستخۆشی هەیە لە دژی ئەنووسرا. من ئێستا ئەو نووسراوانە هەمووی بە بەڵگە و لێرە ئەیسەلمێنم کە ئەو بەڕێزە بەڕاستی بە هەڵەیە چووە و لە پێناوی بانگەشەی پێشوەختەیە ئەوێ بەرامبەرەکەی بشکێنێتەوە. ئەم چیرۆکی ئەم بابەتە بەم جۆرەیە. لە بەرواری هەفتەی 4 2025 بەڕێز پارێزگاری کەرکووک داوایەک ئاراستەی سەرۆکوەزیرانی عێراقەکە بەڕێز محەممەد شیاع سوودانی. داواکاریەکە بە ناونیشانی بابەتەکە استحداث فرع توزيع كهرباء الحويجة. داوای کردووە بەڕێوەبەرایەتی دابشکردنی کارەبای حەویجە دروست بکرێ بۆ ئەوەی هەر سێ ناحیەکەی زاب و عەباسی و ڕیاض کە تابعن بە حەویجە هەر بچێتە سەر ئەو بەڕێوەبەرایەتی و لەسەر کەرکووک نەمێنێ. کارەبا باسەکەم، نەک بابەتی سیاسی، باسی کارەبا ئەکەم بۆ ئەوەی ناو شاری کەرکووک لۆدی لەسەر نەمێنێ، بەشی کارەبای نیشتیمانی زیاتر بۆ بمێنێتەوە. باشە، ئەمە چییە؟ ئەمە نووسراوەکەی بەڕێز پارێزگاری کەرکووکە کە پارێزگارێکی کووردە. ئەو بەڕێزە ئەڵەیە لەسەر نووسراوەکەی پارێزگاری کەرکووک داوای لکاندنی ناحیەی شوان و سەرگەڕان و یایچی و نازانم چی بلچێنرێ بە حەویجەوە لە کاتێکە وانە. خۆمە نووسراوی بەڕێز پارێزگاری کەرکووکە ئەو سێ ناحیەیە کە سەر بە حەویجەیە داوای کردووە ئەگەر ئەو بەڕێوەبەرایەتیە دروستکرا ئەم سێ ناحیەش بخەنە سەری بۆ ئەوەی ناوشاری کەرکووک مەرکەزی کەرکووک لۆدەکەی لەسەر نەمێنێ. باشە، ئەمە کەی؟ ئەمە هەفتەی 4 2025 ئەم داوای ئاراستەی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق کردووە. لێرەیە تەهمیشی سەرۆکوەزیرانی عێراقی لەسرە لە کەی؟ لە 22/4 موافق ئوسولیەن. ئەوە موافقە لەسەر چی؟ لەسەر ناوەڕۆکی داواکەی بەڕێز پارێزگاری کەرکووک. باش، ئەوە لێرەیە وا دەرنەچوو وەگەوەی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق کە بەداخەوە ناکرێ خاوەنی یەکێک لەو مەنسەبە باڵایە بەو جۆرە قسە بکە. دوای ئەوە کە موافقەی داوە، طبعا ئەم موافقەیە بە ئیجراعاتی ئوسولی خۆی یەکەمین هەنگاو دوای تەهمیشی سەرۆکوەزیران نووسراوی بەڕێوەبەری نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق ئەچێ بۆ وەزارەتی کارەبا. باشە، وزارة الكهرباء مكتب الوزير. موضوع بابەتەکە چییە؟ استحداث فرع توزيع كهرباء الحويجة لەسەر ناونیشانەکەی بەڕێز پارێزگاری کەرکووک. حصلت موافقة السيد رئيس مجلس الوزراء أصوليا على ما ورد بكتاب محافظ كركوك ذي العدد 636 لحفدەی 4 2025.
یعنی سەرۆکوەزیرانی عێراق موافقەی داوە لەسەر ناوەڕۆکی کتابەکەی بەڕێز پارێزگاری کەرکووک هیچی تر نا ئەوە بەڕێوبەری نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق عەلی ڕەزووقی لامی بۆ شوێ ناردوێتی بۆ وەزارەتی کارەبا باشە وەزارەتی کارەبا کە ئیعازەکەی پێئەگا طبعا ئێمە لە عێراقا بۆ تەوزیعی کارەبای بڵین هەموو عێراق شەریکەیە کۆمپانیایەکی وەبەرهێنی تەمویلی ذاتیە یعنی خۆی تەمویلەکە ئەم شەریکەیە دوو بەشە شەریکەی شیمالیمان هەیە بڵێ فەرعی شیمالیمان هەیە فەرعی جنوبیمان هەیە فەرع شیمالیەکەی کەرکووک و تکریت و کەرکووک و مووسڵ و تکریت ئەگرێتەوە ئەم سێ پارێزگایە ئەگرێتەوە فەرعی شیمالی بڵین باکووری ئەو کۆمپانیایە مەقەڕەکەی لە مووسڵە یعنی ئێمە ئێستا بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای کەرکووک مەقەڕە ڕئیسیەکەی لە مووسڵە لە مووسڵ مەجلیسێکیانەیە ئەنجومەنێکیانەیە کاتێک بیانەوە بڕیارێک بدەن بە کۆی دەنجی ئەو ئەنجومەنە بڕیارەکە دەرەچێ لەوەیە سەرۆکی ئەنجومەنی ئیدارەی ئەو کۆمپانیایە لە بەشی باکوور بڵین بەڕێز زێدان خەڵەف خضرە بەڕێوبەری گشتیە لەوەیە دانیشتنێکەکەن کۆبوونەوەیەکەکەن بە ئیجتیهادی خۆیان ئیجتیهادێکە لە خۆیانەوە ئەمە دووبارە بکەمەوە نە داوای پارێزگارە نە داوای سەرۆکوەزیرانە و نە داوای وەزارەتی کارەبایە بەڕاستی کۆمپانیای دابەشکردنی کارەبای باکوور ئەم ئیجتیهادەی کردووە داوای کردووە کاتێک بەڕێوەبەرایەتی کارەبای یان دابەشکردنی کارەبای حەویجە ئیستیحداث ئەکرێ ناحیەکانی زاب و عەباسی و ڕیاض و ڕەشاد و تازە و لەیلان و یایچی و سەرگەڕان و شوان و کۆپری و مولتەقا بچێتە سەری بەڵام ئەم بابەتە بەجددی وەکو بەڕێز پارێزگاری کەرکووک ئاماژەی پێکردووە تەنها حبرە لەسەر وەرەقا ئەمە ئیجتیهادی خۆیانە بەڕێز پارێزگاری کەرکووک داوای ئەمەی نەکردووە ئێمە ئەگەر بمانویستایە کوردایەتی بەسەر ئەو برادرانەیە بفرۆشین و خۆمان کۆمەڵێک شعاراتی وەتەنیمان لێ بدایە ئەو کاتە لە 25 شەشەوە تازە خەبەری بۆتەوە کاکم لە 25 شەشەوە ئێمە هاوارمانە کرد ئەماوت ئەوە تا ئێمە پارێزگارێکی کوردمانەیە ئێمە بەمە ڕازی نابین بەڵام ئێمەی دوایە بۆ ئێستا خەبەری بۆتەوە ئیداریەوە تەعامل بکەین لەگەڵ ئەم جۆرە شتانە دکتۆر پێ دوایە بۆ ئێستا خەبەری بۆتەوە وەکو تۆ دەڵێ و دەسەواژێ بەکارێنا بۆ ئێستا ئەمە بەکارێنێ نووسرا واللهی بەو خوایە برا ئێمە لەم شارەیە هەمیشە پێمان وایە نابێ ئێمە برای کوردمان بشکێنینەوە نابێ لەسەر یەک بخوێنین بەڵام واللهی ئەوان زۆر جار ناچاریان کردوین بۆی ئاوا وەڵامیان دەینەوە جاری وایە ناچاری کاکە بێ وەڵام دەیتەوە من بەم جۆرە وەڵامە دەمەوە بەڵێ ئێستا خەبەری بۆتەوە بڵاوێکاتەوە پارێزگاری کورد ئاوا کردو ئای کردووە من ئەگەر بمویستایە کوردایەتی بەسەر تا بفرۆشم لە 25 شەشەوە پێت مەود ئەوە تا کۆمپانیای دابەشکردنی کارەبا وتوێتی ناحیەکانی شوان و سەرگەڕان و نازامچی بخرێتە سەر ئەو بەڕێوەبەرایەتیە کارەبایی کە لە حەویجە دروست دەکرێ ئەوە تا ئێمە پارێزگاری کوردمانەیە ئەوە تا ئێمە ڕازی نابین و نازانم چی و نازانچی بەڵام ئێمە ئەومان نەکردووە ئێمە پێما وایە کوور دەبێ لێرە یەکدەنگ بێ ئێمە ئیشمان لەسەر ئەمە کردووە لە 25 شەشەوە داوای کردووە بۆچی هەتا ئێساکە بەڕێوەبەرایەتەکەی حەویجە دروست نەبووە پرسیارێ لە جەناب دەکەم بۆچی هەتا ئێستا ئەو بەڕێوەبەرایەتی کە ئێستا ئەمە کردومانەتە هەرا لەسەری بۆچی دروست نەبووە لەبەرەوەی ئەو پارێزگارە کوردەی لەم شارەیە هەیە بەم نووسراوەی کۆمپانیای دابەشکردنی کارەبا ڕازی نەبووە و هیچ کاتێکیش نەمان کردوتە هەڵا بەسەر برایانی پارتی و ئەو بەڕێزانی دیکەوە باشە دکتۆر ینی چەند خولەکێک بەر لە بەرنامەکە من سەرچێکمە کرد بۆ پرس و باسەکە یەکێک لە ئەو نووسەرانەی کە زۆر لە بواری کەرکووکدا دەنووسێ زۆر خەمخۆری شارەکەی کاک لەتیفاتە فەرەزبان ناویشی بێنم دەڵێ ئەگەر ئەو برادەرانە ئەوەندە خەمخۆری کەرکووکن با دوو ئەندامەکەیان لەگەڵ ینی دوو ئەندامەکەیان ئەنجومەنی پارێزگا ینی لەگەڵ برایانی تری کووردا پێکەوە بن نەگەوەی خەریکی ئەم شەڕە بن لەگەڵ یەکتردا نەوەڵا وەرە با پرسیارەکە شتێکی تر ینی بابەتەکە قڵب بکەینەوە بابەت جۆرێکی تر ئەرێ ئەوە چی وای ناچاری ینی جێگری سەرۆکی پەرلەمانی ناچار کردووە وەڵام بداتەوە وەڵامی چیە وەڵامی پارێزگاری کەرکووک بداتەوە
لە کاتێکە ئەم بابەتە معنیە بە ئەنجومەنی پارێزگاوە بۆ ئەوان ئەندامیان نییە لە ئەنجومەنی پارێزگا بۆچی ئەوان قسە ناکەن ئەمە دوو لایە نەگەینێ یانەوە تا کەم تەرخە من یانەوە تا ئاگایان دنیا نییە بۆچی ئەو بابەتەی معنیە بە ئەنجومەنی پارێزگاوە بۆ ئەگەر ئۆپۆزیسیۆنێکە بێ لە ئەنجومەنی پارێزگا و وەکو لایەنی معارەزەی کارەکانی پارێزگارێکی کورد بکات لەم شارەیە ئەندامی ئەنجومەن نییە ئەی بۆ ئەندامی ئەنجومەن ئەو ئیشە ناکە بۆچی ئەندامێکی ئەنجومەن دەرناچێ بڵێ پارێزگاری کەرکووک تۆ ئاوات کردووە ئاوات کردووە بۆچی نایەنە ناو کۆبوونەوەکانەوە لەگەڵ ئێمەیە داوای حەق و مافی ئەم میلەتە بکەن باشە دکتۆر با من پرسیارێ بکەم بۆ وا دەردەکەوێ ینی جۆرێک لە دژایەتی کارەکانی ئەم ئەنجومەنی پارێزگای ئێستا هەم کارەکانی کاک ڕێبوارتەها بکەن کاک ڕێبوارتەها چی لە کەرکووک کردووە تا دەیانەوێت لەوێ نەمێنێ وەکو پارێزگار نمێنێ ئیتر عەرەب بێ تورکمان بێ یانی هەر کاتێکی تر بێ بەس گرنگەوەی کورد پێ من پێتەڵێم چی لە کەرکووک کردووە بۆیەوە ئاوا دژایەتی کرێ برایەتی کورد و عەرەب و تورکمانی گەڕاندۆتەوە ناو شارەکە خزمەتگوزاری بێجیاوازی گەڕاندۆتەوە بۆ گەڕەکەکان ئەوەی کە هەیە لە شاری کەرکووکە کۆمەڵێ پرۆژەی ئیستراتیژی لە شاری کەرکووکە ئێستا ئەنجامەدرێت کە لە ژیانی خۆیان بەخۆیەوە نەیبینیوە و لەگەڵ ئەوەشە ئەو پرۆژانەی کە پێشتر بەهۆی سەرانە وەرگرتنەوە کە ئێستا ئەوانەی سەرانەیان وەرەگرت لە هەولێر دانیشن ئەوەی سەرانەی وەرەگرت لەم شارەیە لە هەولێر دانیشە ئێستا بۆ معلوماتت ئەو سەرانە وەرگرتنە نەماوە کوردی عەرەبە لە ڕووی کەرتی بەخوا من بەرە نا ئەو بابەتەوە ئەوەی کە لە ڕووی کەرتی تەندروستیەوە لە ڕووی کەرتی ئاو کارەباوە لە ڕووی کەرتی ژینگە و سەوزایی شارەوە بەڕاستی لە هەموو کەرتەکانە پێش کەوتووە بۆیە ئەم دەنگدانەی کە دێت بە دڵنیاییەوە لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم دەنجی کورد ئەبا هەم دەنجی تورکمانە بە هەم دەنجی عەرەبی شەبا لەبەرەوەی ئەوەی خزمەتکار بێ لەم شارەیە خەڵک ئەوەیە من هەموو جارێم قسەم کردووە ئەوەی خزمەت بکە لەم شارەیە یەکەم جار عەرەبەکە دەستی پێواگرێ اینجا کورد و تورکمان لەبەرەوەی خەڵکی کەرکووک پێویستیان بە کەسێکی خزمەتکارە پێویستیان بە حکوومەتێکی خزمەتکارە باشە دکتۆر کاگڕێبوار پارەی بۆ هەڵڕژاوە خزمەتی کەرکووک بکە یان وەکو دەڵێ بە تەکلیف و بە تکا و ڕجا لە مولە و لە عێراق هەموو شوێنێ تکا و ڕجا دەکا بۆی پارە بۆ کەرکووک بەدەستبێنێ بیکا بە فرۆشە هەندێک دەڵێن پارەی بۆ هەڵڕژاوە بۆی خزمەتی ئەوێ بکە ئەوەی کردوێتی ینی بەراورد بۆ پارەیە ئێمە کاتێ ئەو قساناکەین ئەبێ بەڵگەمان پێ بێ بەڵێ و ئەوەش حیسابات و ئەوەش ئەنجومەن و ئەوەش پارێزگا هەر کەسێکەوێ دەرگا کراوەیە بۆ خۆی بێت لێکۆڵینەوە بکە ئێمە ئەگەر ڕوبعێکی میزانیە و بودجەی ساڵانی ڕابردوومان هەبوایە کە ساڵانی ڕابردوو ئەو پارێزگارە بە وەکالەتەی ئێستا خانوویەکی لە هەولێر هەیە و هاتوچۆی هەولێرەکە و دێت و ئەڕوا 1000 ملیار دیناری ساڵانە هەبووە ئەو جا گەڕەکە کوردیەکان لە ژێر سایی ئەو کەسەیە زوڵمی لێ ئەکرا ستەمی لێ ئەکرا ڕاکانجبووری ئێستا ئێمە بەڵێ بە تاکید ساڵێکە ئێمە حکوومەتی خۆجێیی دروست بووە لە ماوەی ئەو ساڵەیە تەنها 3 مانگی 110 ملیار دینار هاتۆتە ناو قاسەی پارێزگا و دیوانی پارێزگاوە وەکو بودجە اینجا توانیمانە ئەو هەموو پرۆژەیە ئەنجام بدەین ئەمە نیشانەی ئیدارەدانی زۆر جوانی ئەو مەواریدەیە کە دێتە ناو دیوانی پارێزگاوە جاران ئەو هەموو پارەیان بە هەدەرەدا لە کەباب خواردن و لە دلێمی خواردن و لە سەتاسی بۆ ئەو سەتاچلی بۆ ئەو ئابە و جۆرە ئەڕۆیشت بۆ دەیانەوێ ئەمە بگەڕێتەوە ئەم کەباب خواردن و دلێمی خواردنەی کە بۆ دەیانەوێ ئەمە بگەڕێتەوە کە ئێستا نەماوە و خزمەت گوزاری لە دیارە زۆر حەزیان بە کەباب خواردنە حەزیان بە کەباب و خواردنە بۆی بگەڕێتەوە نان بخۆن لەسەر حسابی میلەت باشە دکتۆر لەوێ حەز بە چی دەکەن دەبینن ینی جۆرێک لەوەی پێکاتەکانی تر بێدەنگترن خزمەتەکانی ڕێبوارتەها دەبینن ینی حەز بەواکەن جیاوازی ناکرێ بەڵام کوردەکەی خۆمان کەوتونەتە قسەکردن لەسەر یەکتر ئێمە دڵمان خۆشە بەوەی کە
دەست پێشخەر نین بۆ ئەوەی لە برایەکی کوردی خۆمان بدەین لەوە بەوە دڵمان پێ خۆشە و هیچ کاتێکیش ئامادە نین دەست پێشخەری بکەین لە لێدانی برا کوردەکانمان لە هەر ڕنگ و بۆنێک بن بەڵام ئەگەر ناچار بکرین وەڵام بدەینەوە وەڵامەکانمان جەرگ بڕە بێ و لەگەڵ ئەوەش خەڵک ئێستا شیعار نابینێ خەڵک ئێستا قسە نابینێ سە من هەتا بەیانی قسە بکەم خەڵک سوودی لێ نابینێ ئیلا مەگەر هۆشیاریەکی پێ بدرێ خەڵک ئیشە بینێ کردەوە ئەبینێ خزمەت گوزاری ئەبینێ جوڵە و جموجۆڵ و چالاکی ئەبینێ ئێمە زیاتر تەرکیزمان کردوتە سەر فۆکەسمان خستۆتە سەر خزمەتکردنی خەڵک دوجار خەڵک خۆی بڕیارەدا چێ بەس قسەیە و چێش تەنها کردەوەی هەیە باشە دکتۆر لە بەڵێن ئەو بڵاوکراوەیەی بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵایە باسی ئەو دەکات دەڵێ ڕێبوارتەوا فێڵی لێکراوە ینی ئەمە بەسەریدا تێپەڕیوە ئایا کاغڕێوار کە نووسراوێک ئیمزادەکە ینی ئەوەندە ڕاوێشکار ئەوەندە خەڵکی بازمون بە خیبرە لە دەوری نین هەم خۆشی کە ساڵانێک لەیدارەدا بووە فێڵی لێ بکرێ من حەزەکەم ئەم بابەتە قڵب بکەینەوە حەزم زۆر بە قڵبکردنەوەیە یاڵڵا ئەوەی بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق باسی کرد ئەسڵەن ئەو وای کردووە کە ئێمە وا بزانین خۆی لە ئیداریات نازانێ ئەسڵەن خۆی لە ئیداریات نازانێ چونکە ئەو بابەتێکی وروژاندووە ئەبێ ئەندامی ئەنجومەن بیوروژێنە نەک جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق دوایەوەش لە فەیسبوک ناوروژێندرێ لەناو ئەنجومەنی پارێزگایە ئەوروژێندرێ بڕۆ قاز لەسەر قازدانێ ڕاتبی خۆت وەرگرە ئیمتیازاتی دەوڵەت وەرگرە بە جێگری سەرۆکی پەرلەمانەکەت بە ئەندامێکی پەرلەمانت بڵێ بڕۆ وەڵامی بدەرەوە ئەی ئەنجومەنت بۆ چییە؟ ئێستا چێ لە ئیداریات نازانێ بەڕێز پارێزگاری کەرکووک نووسراوێکی کردووە بەڕێز سەرۆک وەزیران موافقەی داوە ئیجتیهادێک دروست بووە لەلایەن کۆمپانیای دابەشکردنی کارەباوە ئەو ئیجتیهادە لە 25 شەشەوە ئێمە پێی ڕازی نەبووینەوە هیچ کاتێکیش نەمان کردوتە هەرا بۆیە تا ئێستا نەکراوەتەوە زۆر باشە دکتۆر کۆتایی بەرنامەکە خەمخۆری بۆ کەرکووک چییە؟ چی بە خەمخۆری ئەزانن بۆ کەرکووک؟ ئەم شەڕانە ینی پارێزگار مەشغوڵ ناکا بەشتی لابەلاوە؟ نەوەڵا ئەسڵان ئێمە هەر جۆشی پێنادەین بەڵام هەر کەسێک قسە بڵێ ئێمە دە قسە ئەڵێنەوە و جوابی شەدەینەوە بەڕاستی بەڵام بەجددی خەڵک پێویستی بە خزمەت گوزاریە پێویستی بە خزمەتکردنە پێویستی بە بوژانەوەیە ئەم شارە پێویستی بە هەڵسانەوەیە 7 ساڵە ئەم شارە ئەڕوخێندرێ 7 ساڵ ئەم شارە ئەڕوخێندرێ باشە ئێستا بە هەمویانەوە دەمیان لە پارێزگارێکی کورت کردوێتەوە بۆ معلوماتت ماوەیە پێش هەر مانگێ پێش ئێستا هەوڵێکە بوو بۆ ئەوەی بەڕێز پارێزگاری کەرکووک لە پۆستەکەی لادرێ بە هاوکاری بڕێک لە برا کوردەکانیشمان پێم خۆش بوو باسی ئەمەت کرد دکتۆر پێم خۆش بوو باسی ئەمەت کردوتم دا پرسیار بەڵام پارێزگاری کەرکووک کاغڕێبوار لە پۆستەکەی بەردەوام دەبێ من قیاداتی سیاسیمان هەیە ئێمە طبعاً بۆ ئەو پرسە سیاسیانە ئێمە مەکتەبی سیاسیمان هەیە مەکتەبی سەرکردایەتیمان هەیە ئەو بابەتانە پەیوەستە بەوانەوە بەڵام ئێمە وەکو ئەندامی ئەنجومەن وەکو ئەنجومەنی پارێزگا وەکو فراکسیۆنی کەرکووک هێز و ئیرادەمانە هەموو هەواڵانم لە ئەنجومەن بە تەواوی توانامانەوە پشتگیری لە ئەو پارێزگارە کورداکەین کە بریتیە لە بەڕێز ڕێبوارتەها دکتۆر ئەحمەد کەرکووکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس بۆ